همو گەنجی ئەمڕۆمان کورت و پخۆت ئەبینە دوو بەش دوو سیلک. گەنجێکی نامولتەزیممان هەیە توش بۆ بە دوو جۆر لە کاری خراپەوە. یەکەم توش بۆ لە جەرائیمە ئەنواع جۆری جەریمە جێبەجێ ئیتر لە جەریمەی دزیە لە قەتلە لە هەر شتێک لەو بابەتانە هەیە لەگەڵ جەریمەی فاحیشە و زینە. ئەلەم دوانە گەنجی نامولتەزیم تێکەوتووە. گەنجی مولتەزیم بە پێچەوانەی ئەمەوە کەوتوتە ناو کۆمەڵە دائیرەی ترەوە. شەیاطین وایان نەکردووە کە ئەهلی دین ئیتر دائیرەی خۆی هەبێ و نەجاتی بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم و عەقیدەی ئیسلامی لەسەر وەلا و بەرا زۆر کار لەسەر ئەمە کراوە بەرەی کوفر و بەرەی ئیمان جیاواز بێ. بەس ئەمڕۆ کافر هاتووە ئیش لەوێش ئەکا لە بەرەی تۆیە ئەکا چونکە ئەو لە هێزایە ئێستا چۆن تۆی موسڵمان ئەبێ کارکەی لەوێ کارکەی لەناو ئەوروپایە لە هەر شوێنێکی ئەم سەرزەویە پێی گەیشتی خۆت بە خاوەنی پەیام بزانی و پەیامی خوا بگەیەنی ئەویش هاتووە کاری لەسەر تۆ کردووە. لەناو گەنجی ئیماندارانە کۆمەڵێ دەردی تر هەیە جیاواز لەوان. دەردەکان یەکەمیان بریتێ لە تەکفیر بدون علم دەستکەن بە کافرکردنی یەکتر. ئەمە دەستێکی خەتەری پشتەوەیە کە کەسی عەقڵ ئەیبینێ پیرێکی بە تەجروبە لە حیاتی دەعوە و بانگەوازە ئەم دەستانە ئەبینێ لاوێک ناتوانێت دەرکی پێ بکە بەبێ عیلم تێک بەرەبێ کاتێک ئەزانێکە خۆی ئەبینێتەوە لە مەیدان و لە قۆناغێکە کە تەحملی ناکە یا سزایەکی قورس ئەدرێ یا لە سجنێکە خۆی ئەبینێتەوە تەحمل ناکە واز لە دینداریەکەی ئێنێ یان ئەوەتە ئەوەندە موسڵمان بەرەو کوفر ئەبا کاتێک ئەزانێکە خۆی لە دائیرەی کوفرە ئەبێنێتەوە خۆی بە جاسوسی شوێن و جێگایەک ئەبینێتەوە کە زۆر خەتەرێکی گەورەیە. طعندان لە عولەما و لە زاناکان فێڵی دووهەمە کە لاوی مولتەزیمی تێئەکەوێ. ئێمە هەندێک فکر هەیە وا تەسەوور ئەکەین ئەبێ مەلایەک لە مناڵیەوە هەر قسەیەکی کرد هەر ئەو قسە بێ. مە غەڵەتە طەبیعی بێ بەلاتەوە. ئەمڕۆ مەلایەک قسەیەک ئەکا بەیانی فکری ئەگۆڕێت چونکە ئیسلام زۆر گرنگی بە فکر داوە. بەیانی پەشیمان ئەبێتەوە لەم قسە جۆرێکی تر مامەڵە ئەکا جۆرێکی قسە ئەکا تێگەیشتنی بۆ دین جیاواز ئەبێ. ئەگەر کەسێ هەر بە یەک شێواز بێەوە مردووە ئەوە زانا نییە. زانای دانا ئەبێ فکری بگۆڕێ هەمیشە لە کارا بێ. هەوڵ ئەدا کاری بچوک بچوک مەشغوڵیان ئەکا بە اختلافاتی بچووکی فقهیەوە هەموو تااقەتەکەیان ئەبا کە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم گرنگ بەلایەوە بچووک و گەورە هەموو شتێ بەلایەوە گرنگە بەڵام نایە تەنها وەکو پەیامی ئەو لە کۆمەڵی بابەتی بچووکە گیر بخوات و ئیتر ئاگای لە کولیاتی دین و گەورەی دین و عەزەمەتی دین و شۆڕشی دین و ململانەی دین لەگەڵ کافر و بێدینان نەمێنێ.